15 ئازەرە شاری ڕوانسەر دوکانەکان تەواو بەسیا خاشێک مەست لە مەردم ڕوانسەر هەروەها دوکانتان بەسا بێنە دێشەوە بێنە دێشەوە سمندر 15 آذر وقتی میگن اعتصاب باید الگو شهربانه باشه اینجوری باید مغازه ها رو بست یه دونه مغازه تو این شهر باز نیست امروز بانه کردستان ڕێککەوتی 11/9/1401 مانگرتنی گشتی لە شاری شوڕ